الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان، سلامي خواهي قولتان نسر به. أمرو يكم روجي مانجي شعباني مبارك وبيروزة، يعني مانجك ما وبقين بمانجي رمضاني بيروز. مانگی شعبان مانگی چاندنی عیبادەتەکانە، خۆ ئامادەکردنە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز و مبارەک. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ کە مانگی شعبان سێبەرێ کرد بەسەر خۆی ئومەتەکەیە، ئەیفەرموو: ذلك شهر يغفل الناس عنه بين رجب ورمضان، هو شهر ترفع فيه الأعمال إلى رب العالمين، فأحب أن يرفع عملي وأنا صائم. پیغمبری خوا صلى الله عليه وسلم كمانجي شعبان هات أي فرمو أم مانجا خلقي لي غافلا، خلقي لي بآقان، أو مانجي كوا لنيوان مانجي رجبي مبارك ومانجي رمضاني مبارك آية، أو مانجي كوا عملو كردوكاني تيابر زدو وحضوري پروردگار. جا من پێم خۆشە بە ڕۆژوو بم لەو کات و ساتانەی کەوا کردەوەکانم ئەڕواتە حوزوری پەروەردگار. بەرزبوونەوەی کردەوەکان لە ساڵە لە سێ کاتایە. ڕۆژانە کردەوەکانی ئینسان بەرزەوێتەوە حوزوری پەروەردگار، و هەروەها هەفتانە ڕۆژانی پێنجشەمان کردەوەی هەفتە بەرزەوێتەوە حوزوری پەروەردگار، و هەروەها لە ساڵە کردەوەی تەواوی ساڵەکە بەرزەوێتەوە وەلای پەروەردگار و حوزوری پەروەردگار، ئەویش لە مانگی شعبانی پیرۆزایە، لە شەوی بەراتایە، لە 15 شعبانایە. مانگی شعبان خەڵکی لێ بێئاگان، غافڵن لە بەرەکات و لە ڕەحەماتی. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: خۆتان ئامادەکەن بۆ ڕەحمەتەکانی پەروەردگار، ئەگەر قەترەیەک لە ڕەحمەتەکانی پەروەردگار لێتاندا بۆ هەرگیز بەدبەخت نابن و دائیمە ئەهلی سەعادەت و بەختەوەرن. جایەکێ لەو کات و ساتانەی مانگی شعبانی مبارەکی پیرۆزە. مانگی شعبان چەند وەسیەتێکی گرنگ لەلایەن زانایانەوە بۆ موسڵمانان و ئیمانداران. یەکێک لەوانە پێویستە ئینسانی موسڵمان کە سەرەتای مانگی شعبان هات زۆر دوعا بکە. دوعا هەموو کات و ساتێک پێویستە. ادعونی ئەستەجیب لەکم، خوا فەرمێت زۆر دوعا بکە من وەڵامتان ئەدەمەوە. بەڵام لە مانگی شعبانە، چونکە پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ کە مانگی شعبانە هات دەستە مبارەکانی بەرزە کردەوە، ئیفەرموو: اللهم بارك لنا في رجبنا وشعبان وبلغنا رمضان. خوایە بەرەکەت بخەرە مانگی ڕەجەب و مانگی شعبانمانەوە بە ئیمان و صحەت و عافیەتەوە مانگێنە مانگی ڕەمەزان. ئەمە دوعای پێغەمبەریان صلی الله عليه وسلم. پێویستە من و تۆی موسڵمانیش لەم مانگا کە سەرەتا و مقەدیمەیەکە خۆ ئامادەکردنەوە مانگی ڕەمەزان زۆر دوعا بکەین بۆ خۆمان، بۆ باوکو و دایکمان، بۆ وڵات و بۆ نیشتیمانمان، بۆ خێر و خۆشی هەموو لایەکمان، بە تایبەت دوعای ئیمان، صحەت، عافیەت، دوعای تەوفیق لەم مانگە و لە مانگی ڕەمەزانی پیرۆزی مبارەکە. ئەمە دوعای پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم. صالحان و خواناسانی ئەم ئومەتەیش ئەوانەی کە بەڕاستی و دروستی شوێر پێغەمبەر کەوتون هەمیشە و دائیم لە سەرەتای مانگی شعبانە دەم بە دوعا بوون، دەم بە ذکر بوون، خۆیان ئامادە کردو مانگی ڕەمەزانی پیرۆز. و هەروەها ئینسان بە خۆیان بچێتەوە کەم تەرخەمەکانی، ئەگە گوناه و تاوان و نوقسانیەک هەیە تۆبەی لێ بکە. ئالەم مانگا خۆی ئامادەکە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز، چونکە مانگی شعبان مانگی بەرزبوونەوەی کردەوەکانە. با کاتێک کردەوەکانت بەرزە بێتەوە بەڕاستی گوناه و تاوانی تیا ڕەش کرابێتەوە، بە تۆبەیەکی نەسوح بگەڕێتەوە حوزوری پەروەردگار، زبانت بە زیکر و بە یادی پەروەردگار بێ، بە تۆبە و پەشیمان و ئیستیغفار بێ، بە ڕۆژوو بێ، بە یادی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر و سەڵات و زیکر و دوعا بێ، کاتێکەوە عمل و کردەوەکان بەرز ئەبێتەوە بۆ حوزوری پەروەردگار. بامە لە فیعمالە سپی بێتەوە، تۆبەیەکی نەسوح بکە، چونکە خوا فەرمێت: یا ئەیها الذین ئامنوا توبوا إلى الله توبة نصوحا. ئیمانداران
تۆبەی نەسوح بکەن، بە تەواوی لە گوناهەکان بگەڕێنەوە. وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. ئێوە تۆبە بکەن مسلمان و ئیمانداران، ڕجا وایە خوا تۆبەکەتان لێ وەرگرێ، لێتان خۆش بێ، لە دنیا و لە قیامەتا بەختەوەرتان کا و سەربەرزتان کا. بۆیە وەسیەتی دووەمی زانایان و عولەمایان ئەوەیە لەم مانگەدا ئێمە تۆبە بکەین و خۆمان بۆ مانگی ڕەمەزانی مبارەک و پیرۆز ئامادەکەین. ئیمانداران، تۆبە هەموو کات و ساتێک خوای گەورە دەرگای ڕەحمەتی خۆی کردەتەوە، دەستی میهرەبانی ڕاخستۆ بۆ تۆبەکاران، بۆ گوناهباران، لێیان خۆش بێ و لێیان ڕازی بێ. بە تایبەت ئەم مانگە مانگی تۆبەیە. و هەروەها چەند ئەتوانی لەم مانگەدا ئازیزان و خۆشەویستان ئینسان بتوانێ بە ڕۆژوو بێتایە، چونکە مانگی ڕۆژووە. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ لە هەموو مانگەکان زیاتر ڕۆژی سونەی تیا گرتووە. دایکی ئیمانداران ئەفەرمێت بە شێوازێ پێغەمبەر مەبینی لە مانگی شەعبانە بە ڕۆژوو بوو، ئەموو هەرگیز ڕۆژوو ناشکێنێت. جاری واش بوو ڕۆژی تیا نەیەگرت پێغەمبەری نازدار. و هەروەها سەحابەکان ئەفەرمون بەڕاستی جگە لە ڕەمەزان نەمان بینیوە پێغەمبەری خوا مانگێک بە تەواوی بە ڕۆژوو بێت جگە لە ڕەمەزان، و زۆرترین ڕۆژوی پێغەمبەری خوا لە مانگی شەعبانی مبارەکا بووە. بۆیە ئەفەرمێت ذلك شهر يغفل الناس عنه بين الرجب ورمضان وهو شهر ترفع فيه الأعمال إلى رب العالمين فأحب أن يرفع عملي وأنا صائم. أو أمانجا كمانجي شعبانا بين الرجب والرمضان خلقي لي غافلة من بيم خوشة تيا بالروجوبم چونك كردوكان تيا برزوتو بو حضور حق تعالى وذاتي الله حزكم لو كاتا خوا كردوكانم أبينيه مەلەفەکەم سپی بێ و هەروەها ڕۆژووی زۆری تیاوێ و زبانم بە ڕۆژوو بێ. جا کێ ئەتوانێ با زۆر ڕۆژووی تیا بکرێ؟ ئیتر ڕۆژوەکان بەڕاستی ڕۆژی سونەت ئەوەی کە قەرزارە فرسەتە ئەتوانێ پێش ڕەمەزان لەم مانگا بە تایبەت زستانیشەوە غەنیمی مسلمانانە ڕۆژوەکانی قەزا کاتەوە، ئەوەی کە نەزری لەسەرە، ئەوەی کە فارەتی سوێنی لەسەرە، ئەوەی کە فارەتی قەتڵی لەسەرە کە ئەبێ دوو مانگ بە ڕۆژوو بێ لە قەتڵا، ئەوەی کەوا ڕۆژووی لەسەرە سونەت و فەرز ئەتوانێ لەم شەعبانە ڕۆژەکانی بگرێتەوە. ئیتر ئەوانەی کە عادەتیان بە ڕۆژووی دووشەمە و پێنجشەمەوە هەیە یان ڕۆژنان ڕۆژی سونەتی داودی هەیە با لەسەر ڕۆژووی خۆیان بەردەوامن. بەڵام کەسانێک کە عادەتیان بە ڕۆژووە نییە جار جارێ ئەگەر لە دەستیان دەرچێت ڕۆژوێ بگرن، ئەمە تا 15 شەعبان ئەتوانن ڕۆژی سونەت بگرن، لە دوای 15 شەعبانەوە نابێ سونەت بگرن، چونکە پێغەمبەر ئەفەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ فإذا انتصف الشعبان فلا تصوموا، کە شەعبان نیوە بووە بە ڕۆژوو مەبن بۆ ئەوەی کەوا قووە هێستان تیابێ بۆ مانگی ڕەمەزان. وەلەما ئەفەرمون ئەمە بۆ ئەو کەسانەیە کەوا لە عادەتیان بە ڕۆژووە نییە تەنها جارجارە ڕۆژوەگرن، ئەمە تا 15 شەعبان ئەتوان ڕۆژی سونەت بگرن، لە دوای 15 شەعبان نابێ ڕۆژی سونەت بگرن بۆ ئەوەی کەوا قووە هێزیان پێ بمێنێ. بەڵام کەسێ قەرزار بێ دوای 15 شەعبان ئەتوانێت بە ڕۆژوو بێ. کەسێ عادەتی بە دووشەمە و پێنجشەمان و گرتووە بە ڕۆژووە هەر ئەتوانێت ڕۆژی خۆی بگرێت ئیلا یەوم شک نەبێ. و هەروەها کەسێک عادەتی بە سونەتی داودی وەگرتوێ هەر ئەتوانێت بە ڕۆژوو بێ. کەواتە ئازیزان خۆشەویستان ئەم مانگە پیرۆزە مانگی قورئانیشە، عولەما و زانایانی ئێمە خواناسانی ئێمە بە مانگی قورئان ناویان بردووە. حەزەتی ئەنەس ئەفەرمێت کە مانگی شەعبانە هات ساڵحی ئەم ئومەتە سەلەفی ئەم ئومەتە پێشینە باشەکان ئەین هاوڵەکانی پێغەمبەری خوا تابعینەکان چیانە کرد؟ بەڕاستی دەستنوێژیان نەگرت و خۆیان ئامادەیە کرد بۆ قورئان خوێندن، بە شێوازێک ئەکەوتن بەسەرەوە قورئانە، یعنی هەیان بوو لە ڕۆژێکا ختمێ کرد، هەیان بوو 3 ڕۆژارە ختمێ کرد، ئیتر بە شێوازێک باوەشیان نەکرد بە قورئانە، قورئانیان بەرنەیەدا. بۆیە ناونرا بە مانگی قورئان خوێنان، مانگی قورئان خوێندن وەک چۆن مانگی ڕەمەزان مانگی نزولی قورئانە، ئاوا لە ڕەمەزان لە شەعبانە خۆیان ئامادەیە کرد بۆ قورئان خوێندن بۆی لە مانگی ڕەمەزانە زیاتر خوێنن. و هەروەها هەندێکیان بۆ کردەوەی چاک ئاتن زەکاتی ماڵەکەیان پێشەخست بۆ ئەوەی کەوا فەقیر و ژارەکان بتوانن لە ڕەمەزانە بە ڕۆژوو بن، کار و کاسپەکان ڕێیان لێ نەگرێ ڕۆژوو بشکێنن، یارمەتی فەقیر و ژارەکانەدا ماڵەکانیان خۆشەکردن، شرایان بۆ داگیرساندن، سفرەیان بۆ ڕازاندنەوە بۆ ئەوەی لە مانگی ڕەمەزانە ماندوو هیلاک نەبن، زەکاتی ماڵەکانیان دەرەکرد دەوڵەمەنی پێشینە باشەکانی ئێمە. ئەمە
ئاوا پێشوازیان لە مانگی ڕەمەزانی لە مانگی شەعبانی پیرۆزە کرد هاوڵەکانی پێغەمبەری خوا تابعینەکان ساڵی خواناسەکان حتا هەیان بووە ڕەجەب و شەعبان لەگەڵ ڕەمەزانە بە یەکەوە بەڕۆژوە بوو بە ئومێدەوەی کە خوا لێی ڕازی بێ لێ خۆش بێ بە ئومێدەوەی کەوا لە خوا نزیک بێتەوە دڵی نورانی بێ ئەمە سەلەفی ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەر لەم مانگە پیرۆزەدا کە پێغەمبەری خوا خەڵکی لێ غافڵە لەم مانگە پیرۆزە بەڕاستی خوای گەورە شەق القەمەری وە پێغەمبەر کرد ئەو موعجزە گەورەی بە پێغەمبەردا لە 15 شەعبانە بوو دوتی بەرزی کافرەکانیشکان مانگی بۆ شەق کرد ئەو موعجزە گەورەی دا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها هەر لە 15 شەعبانە بوو خوای تەبارەک وتەعالی قیبلەی بۆ گۆڕی لە بەیت المەقدیسەوە بۆ کەعبەی مشەڕەف ئەمە هەر لە 15 شەعبانە بوو و لە 15 شەعبانە چەندین غەزۆ و ڕووداوی گەورە گەورە ڕوویداوە بۆیە پێویستە مسلمان و ئیمانداران ئاگایان لە کاد و ساتە مبارەکان بێ ئاگایان لەو کاد و ساتانە کاتی ڕەحەمات و نەفەحات و بەرەکاتی پەروەردگارە کە یەکێک لەوانە مانگی شەعبانی پیرۆزە یا ربی خوایە تەوفیقمان بەی لەم مانگە پیرۆزە تۆبەیەکی نەسوح بکەین قورئانی باشی تیا بخوێنین خۆمان ئامادەکەین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز یا ربی خوایە لە خۆمان و باوکو دایکمان خۆش بە لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بە عاقیبەتمان بەخێر بگێڕە بە ئیمان و بمانژێن و بمانبرێن و زیندومان کەرەوە یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بە عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە هیدایەتی گەنجە جوانەکانمان بە مناڵەکانمان ساڵحکە هەر کەسێ منداڵی نییە خۆیان منداڵی ساڵحی بەرێ هەر کەسێتی و ساڵح نییە خۆیان بۆی ساڵەکەی هەر کەسە گیر و گرفتی مەشاکیلی هەیە داوای دوعای خەیر لە ئێمە کە خۆیان بۆی چارەسەرکەی فەقیرە هەژارە نەدارە داماوە خوای دەرگای خێر و خۆشی لێ بکەیتەوە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیتەوە یا ربی خوای لە دەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی ئیمان و ئیسلام و ویجدان خەرە دڵیانەوە ڕەحم و سۆز و بەزەیان بەرێ بەرامبەر بە میلەتەکەی خۆیان خوایە هەر کەسێک دڵسۆزی دینمانە دڵسۆزی خاک و وڵات و نیشتیمانمانە دڵسۆزی میلەتمانە دڵسۆزی ئەم خەڵکە برسی و توێنی ناکا یا ربی خوای بەرقەراریکەی هەر کەسە دوژمنی میلەتمانە دوژمنی دینمانە دوژمنی ئەخلاقمانە ئەم وڵاتە بەرەو ئاقارە یەکرا پابە باکی نییە لە میلەت و میلەت برسی و توێنیەکە یا ربی خوای گیان تەفر و توونایکەی خوای لە کۆڵمانیکەیتەوە خوای لە جێگەیانە حاکمی عادل و دادپەروەردانەی یا ربی خوای گیان لە ڕۆژی قیامەتە لە خزمەت پێغەمبەرە عەشرمان بانگمان بکا و دەرمان نەکا بۆ سەر حەوزی کەوسەر بەدەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توینەتبەتی قیامەت ڕزگارمان کە یا ربی خوای لە تەپاڕینەوە کۆمەڵە نەخۆش داوای دوعای خەیران لێ کردوین یەکیان پەنجەیەکی بڕاتەوە نەخۆشینی شەکرەی هەیە ناڕەحەتە ئەڵێ دوعام بۆ بکەن خوای گەورە زیاتر ناڕەحەتم نەکە خوایە شیفای عاجل و پەلەی بۆ بنێرە خوایە زەلیلی سەر جێگای مەکە یا ربی خوایە گیان شیفا بۆ ئەو تەواوی نەخۆشەکانی تر بنێرە چەند نەخۆشیە تریش هەر داوای دوعای خەیران کردووە خوایە لێ دەپاڕێینەوە شیفای تەواوی نەخۆشەکانمان بی چەند نەخۆشێک چوون بۆ دەروی وڵات یەکێ بۆ زەرعی چاو چووە یەکێ بۆ نەخۆشینی تر چووە داوای دوعایان کردووە خوایە شیفای عاجل و پەلان بنێرە خوایە شیفای جستە و ڕۆحی ئێمەش بە ئەهلی ئەم مزگەوتە ئەهلی ئەم محەلە ئەهلی ئەم شارە ئەوەی کە نەخۆشی لە ماڵە هەیە خوایە شیفای عاجل و پەلەی بۆ بنێرە خوایە لە دەپاڕێنەوە شیفای تەواوی نەخۆشی خەستەخانە هیوا بە دڵیان خۆشکە خوایە لەو نەهامەتی و ناڕەحەتی ڕزگاریان کە خوایە ئێمەیش و ماڵ و مناڵمان و وڵاتمان زیاتر پارێزاوکە لە سەیل و ئەسقام و نەخۆشینی خراپ یا ربی خوایە دەستمان بۆ لای تۆ بەرکردەوە یەکەم جومعەی مانگی شەعبانی مبارەکە ئەو مانگەیە پێغەمبەر فەرمووی خوایە شەعبانمان لێ مبارەکەی خوایە لێمان مبارەکەی خوایە لێمان مبارەکەی خوایە دوعاکانمان ڕەت مەکەرەوە خوایە دڵمان خۆشکە عاقیبەتمان بەخێر بگێڕە خوایە لە دەپاڕێنەوە ئەهلی غەزە و فەلەستین باقی مسلمانانی جیان لە سین لە بۆرما لە کشمیر لەو شوێنانی کەوا مسلمانان زوڵمیان لێکرێ خوایە بە ڕەحمی خۆت بە جونوودی خۆت فریایان کەوە مسلمانان لە نەهامەتی و زوڵم و ستەم ڕزگارکە خوایە ڕەحم بە گەلی کورد بکە بەم میلەتە بکە ئەم میلەتە مسلمانە ئیماندارە لەسەر باشترین خاک و پیرۆسترین خاک تۆ ئەم خەڵکە داناوە خوایە ئەم وڵاتەمان بۆ شیرین کە ئەم وڵاتەمان بۆ ئاوەدان کەرەوە خوایە بارانی بە ڕەحمەتمان وارێنە خوایە بارانی بە ڕەحمەتمان وەبارێنە خوایە بارانی بە ڕەحمەتمان وارێنە وڵاتمان نائومێد مەکە وڵاتمان تووشی وشکە ساڵی مەکە خوایە قاتی و گرانیمان لێلادە کانی و کارێزمان بۆ بتەقێنە خوایە لە تەپاڕێنەوە لەبەر جاه و مەقامی ڕەسوولی ئەکرەم خوایە دڵمان خۆشکە وڵاتمان ئاوەدان کە پڕ خێر و بەرەکەتی کە بەرەکەتی ئەرز و ئاسمان بڕژێنە بەسەر کوردستان و تەواوی جیهانی ئیسلامیە خوایە لە تەپاڕێنەوە
ئەوەی کەوا خزمەت بەم شریعەتەی تۆکە، ئەوەی خزمەتی بەم مزگەوتەی ئێمە کردووە لە بەردی بناغەوە تا قیام و ساعە، خوای بیکە کەشتی نەجاتی، بیکە شیفای نەخۆشی، بیکە عیزەتی دین و دنیای. یا ربی خوای گەنەتە پاڕێنەوە ئەوەی هەمیشە و دائم بەشدارە لە خێر و خێراتە لە ئیحسان و چاکە، خوای لیان قبولکە و سەربەرزیان کە. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.